سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕووماڵێکی تایبەت لەگەڵتانم بۆ شرۆڤەکردن و لەگدانەوەی لایەنە جیاوازەکانی ئەو گرێبەستەنەوتەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی لە واشنگتن ئیمزای کرد. بێگومان ڕەهەندی جیاوازی ئەم پرسە لە ئارادایە یەکێک لەوانە ڕەهەندە ئابوووریەکانی وە کاریگەری لەسەر داهات و لەسەر موچە و لەسەر هەموو ئەو لایەنانەی کە پەیوەستە بە ژیانی ئابووری خەڵکەوە. یەکێک لەو پرسە گرنگانی کە جێگەی پرسیارە لای هەوڵاتیان ئایا ئەم گرێبەستا هاوشەوەی هەموو ئەو گرێبەستانی کە لە 2014 حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیا بیانەکانە کردیان گەڕێکی دیکەی ناکۆچی و بەرێکەوتن لەگەڵ بەغدایە دروستەکە و سەرنجام دەبێتە هۆی بڕانی بەشە بودجەی هەرێم بڕانی موچە خۆرانی هەرێمی کوردستان. ئایا بە دیوەکی تردا ئامادەبوونی ژمارەیەک کۆمپانیا کە گرێبەست لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بکەن ئەمە بەڵگەیە لەسەر پشتیوانی ئەمریکا بۆ سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان لە دوای ئەم گرێبەستەوە کە بەغدا وەزارەتی نەوتی عێراق بە توندی ڕەتی کردەوە و بە گرێبەستێکی پوچەڵ ناوی بێت دۆخەکە بەرەو کوێچێ. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەتمان کردووە سەرۆکی پێشووتری لژنەی سامانە سروشتەکان لە پەرلەمانی کوردستان. زۆر بەخێربێن. زۆر بەخێربێن. سەرتا دەمێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە باس لە گرێبەستی نەوتێکرێت لە هەرێمی کوردستان هەمیشە نیگەرانێکی بەردەوام لای هەوڵاتیانی ئێمە هەیە. نیگەرانەکە لەوە سەرچاوە ئەگرێ لە 2014ەوە لەو عقدانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیەکانە کردی بەریەکەوتنێکی سیاسی توندی لەگەڵ بەغدا دروست کرد و سەر ئەنجام لە بڕینی بەشە بودجێ هەرێمی کوردستان کۆتایی هات کە ئەمە بێموچەی پاشکەوتکردنی موچە و هەموو ئەزمانی بە دوای هات کە تا ئێستا درێژە لەم بارودۆخەیە تەوەقعەکەی لە دوای ئەم گرێبەستا پەیوەندی هەرێم و بەغدا بەکۆ بگاوە ئایا تا چ ئەندازەیەک تەسیرەکە لە موچەی فەرمانبەران لە پشکی هەرێم لە ناوبودجەی عێراق و ناردنی ئەو پارەیە. بەلای خۆی بەخشندەوە میهرەبان تەوان ئەمە گرێبەستێکی زۆر مەترسیدارە ئەمان گێڕێتەوە بۆ دۆخی 2013 ئەو کاتێک کە یەکەم جار بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان بەکارهێنرا بۆی کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستانی پێ بکرێەوە واتە لەو کاتەیە یەکەم جار بوو کە حکوومەتی عێراقی لە بەرامبەرە ئەو کاتە مالکی نوری مالکی سەرۆگۆزیرانی عێراق بوو برایدا کە بودجەی هەرێم ببڕێت تا 2013 هەرێم لە بەغداوە زیاتر لە ملیارێک دۆلار ماگانەی بۆ ئەهات بەبێ ئەوەی نەوت بفرۆشێ بەڵام لە 2013ەوە ئیتر بەغدا ئەو بودجەی بڕی بۆ طبعا ئەمە هەڵەیە بوو بەغدا کردی لە بەرامبەر بە ئەو هەڵەیەی کە هەرێمی کوردستان کردی بە ناوی ئابووری سربەخۆ و بە ناوی هەنگاونان بەرەو ئابووری سربەخۆ لە هەرێمی کوردستانە کە زیاتر لە 10 ساڵ میلەتی هەرێمی کوردستان گەل بوو بە قوربانی موچەخۆران بوو بە قوربانی بوون بە قوربانی ئەم گرێبەستانە بوو بە قوربانی ئەم هەنگاوانە کە بەشەلێکی گەورەی بە ئابووری هەرێمی کوردستان و دۆخی موچەخۆران هێنا کارە سادباوی بوو بەڕاستی. ئەبێ کە ئێستا ڕووی داوە زۆر گرنگە ئەم گرێبەستانە مەترسیداریەکەی لە چەند ڕەهەندێکەوە بخوێنینەوە. یەکەم تەوقیتەکەی بۆ لەم کاتەیە، دووهەم جوغرافیاکەی بۆ لە ئەمریکا واژووکرا، سێهەم دەرهاویشتەکەی لەگەڵ حکوومەتی عێراق و ئەمان. ئەم گرێبەستە زیاتر لە 900 ملیۆن بەرمیل نەوتی خاو ئەگرێتەوە لەکۆ لە سنووری پارێزگای سلەیمانی واتە ئەمە زۆنی زەرد نییە، ئەمە ئەو زۆنەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستانتیا باڵا دەستە و بەڵێنی دابوو بۆی کە گازی سروشتی تەسلیم نەکە بە پێچوانەی بەڵێنی هەڵمەتی هەڵبژاردن بوو کەمیش چۆ پاڵتینەکە کە ئەوەیش بەڵێنی دابوو بەڵام دواترەوە دەرنەچوو. تەوقیتی ئەمە طبعا ئێستا عێراق بەرەو هەڵبژاردننی 11 ئەڕا بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق تەحالوفات و پشتگیری دروستکردن و چاوپۆشیکردن لە یەکتری لەم تەوقیتەیە کە چەند مانگێکی ماوە بە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق واقعی هەیە. یەک دوو هەرێمی کوردستانیش طبعا پارتی و یەکێتیش هەر ئەینەشت بەرەو هەڵمەتی هەڵبژاردن ئەڕۆن بۆ عێراق بۆیە ئەم سەفقەیە و ئەم گرێبەستە لەم تەوقیتەیە حساسەتی خۆ هەیە. بەس ئەگەر من پێوی بۆ ئەو یەک دوو خاڵە تاوا بکەم چونکە حساسن و لەسەر ئەساسی ئەو گفتوگۆکانمان یعنی ئەتوانین زیاتر گەشە پێ بدەین.
بۆ لە ئەمریکا ئەمە طبعا مەبستم ئەوەیە يعني پەرلەمانیش پەچی کەوتووە پەرلەمانی هەرێمی کوردستان پەچی کەوتووە حکوومەت کاربڕێکەرێکە ئەسڵەن سەلاحیەتی نییە گرێبەستی ئاوا استراتیجی بکە با بۆ ناوخۆی هەرێمی کوردستان بێت چونکە ئەم گرێبەستە ناتوانێت گازی سروشتی یعنی هەناردە بکە بۆ لە ئەمریکا ئیمزا ئەکرێ ئەمە گرێبەستێکە ئەکرا هەر لە ناو هەرێمی کوردستانە ئیمزا بکرایە لە هەولێر و ئەوانە بۆچی نوێنەرێکی حکوومەتی ئەمریکی لە گرێبەستەکەیان نەبوو وەکو چۆن سەرۆکی حکوومەتی کاربڕێکرد لە گرێبەستەکە وجودی هەبوو وە سەرپەرشتی ئەکرد ئەم دوو کۆمپانیایش دوو کۆمپانیای یعنی ئاسایین لە هەرێمی کوردستانە کاریان کردووە لەبەرەوە ئەمانە هەمووی پێمان ئەڵەیە کە ئەم بابەتە بابەتێکی هەستیارە و بێگومان پەیوەندەکان لەگەڵ بەغدایە تێک ئەدا کە ئەوەش ڕەهەندە علاقاتێکەیەتی لەگەڵ بەغدا ئەم گرێبەستە بۆچی مخالفەی دەستورە لە بەرەوەی لە دەستورە مادەی 111 دەستوری عێراقی کە زیاتر لە 180 دەنگدەری خەڵکی عێراق دەنگیان پێداوە ئەڵێ ئەو کێڵگانەی دوای 2005 لە هەرێمی کوردستانە وەبەرهێنانی تیا ئەکرێ ئەبێ معەن کەلیمەی معەن بەکارهێنێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی پێکەوە وەبەرهێنانی تیا بکەن نەک بەتەنها ئەمە ئێستا کراوە هەرێم بەتەناکرد لەسەر ئەمە ڕاد بگرن بەڕێزت ئەماژت بەوە کرد کە ئێستا بە حکمەوەی بەرەو هەڵبژاردنە ڕۆین زمینەکە لەبارە بۆی کە سیاسەکانی عێراق و ئەوانە قائیمەن مجاملاتی بکەن و چاوپۆشی لەم گرێبەستەی هەرێم بکەن بەڵام لە ڕاستیدا لەناو دەنگدەری عێراقیە نسعەیەکی دیکەی پێچەوانە هەیە کە ئێمە زۆر جا لە ناو کووردا بە نسعەیەکی باسم ڕێ لە ڕئیس وزەرا و دەسەڵاتی عێراق ناوی ئەبین هەر ئێستا ئەمڕۆ ژمارەیەک ئابووریناسی عێراق هیچ لەوانە نەبوور مەرسومی کە ئابووریناسێکی معتەبەرە و پیاوێکی ئەکادمیشە ئەماش بۆ کاڵێ یعنی چی هەرێمی کوردستان بە تەنزەوە باسێکە عقد لەگەڵ کۆمپانیەکانی نەوتەکە بەڵام هەموو مانگێ تریلیۆنێک دیناری عێراقی بۆ موچەی فەرمانبەران بنێرن هەر لە ئێستاوە دانگێک لە شارعی عێراقی بەرز بۆتەوە مادەم هەرێم خۆی نەوت و غازی خۆی بفرۆشێ چ پێویستەکە ئێمە موچە بن ئەمە زەختێکە خاتە سەر حیزبە سیاسەکان و خاوەن ئەجەندە سیاسەکان کە فشار لە هەرێم کە لەم مەسەلەیە من هیوادارم بەغا نەکەوێتە ئەو هەڵەی کە لە 2013 کردی بەرامبەر بە ئەو هەڵەیە کە دەسەڵاتدارە کەس خواردوەکانی هەرێمی کوردستان کردیان بوجە نەبڕن یعنی نابێ موچە و بوجە ببێتە قوربانی خەڵکە یعنی بۆ سزادانی دەسەڵاتێک کە وەکو قەوەتیان بەسەرا ناشکێ ناتوانن یاساشی بەسەرا جێبەجێ بکەن ژنا ئەمە ئەبێ ببێتە نزاعێکی یاسایی و ئەبێ بچێتە محکەمەوە و ئەبێ حکمی محکەمە جێبەجێ بکرێ و سزای لایەنی پێشێلکار بۆ دەستور و بۆ یاسا بدرێ نەک ئەوەی کە موچە و بوجە بڕێ بۆیە هیوادارم بەغا نەکەوێتە ئەو هەڵەیە و بەرامبەر بەم هەڵانەی زۆر هەیە کە ئەو هەڵەیە کاخدا ئەگەری زۆر هەیە وەکوتم لە بەرەوەی بە تایبەتیش بەرەو هەڵبژاردن ینی وەکو جەنابەت فەرمووت چۆن دەسەڵات لە بەغدا جۆرە نەرمیەک بۆ دروستکردنی تەحالوفات و پشتیوانی سیاسی بۆ هەڵبژاردن ئەنوێنێ لە هەمان کاتیشا بەرامبەرەکەشی هەیە کە هەڵمەتی هەڵبژاردننی لە توندی بەرامبەر بە دەسەڵاتدارەتی کاربڕەکە هەرێمی کوردستان لە ناو گرێبەستەکە سەرنج ڕاکێشێ لە قسەکانی وەزیر سامان سروشتەکان باس لەوە کە ئەڵێ ئەم گرێبەستانەی ئێمە هاوشێوەی گرێبەستەکانی تری پێشومان بە عقودی مشارەکە کردومانە نەک بە عقودی خدمان جەنابەت شارەزای سەرۆکی لژنەی سامانە سروشتەکان بووی ئەم پرسە بۆ نمونە لە بەغدا و لە ناوە ڕاستگرێبەستی نەوتەکان هەمووی بە عقودی خدمە کراوە عین لە سا 12 چێ بۆ کۆمپانیاکە لەمانی هەرێمی کوردستانە بە کۆی ئیجمالی داهاتیانە و تاسنووی لە 140 تێ ئەپەڕێنە کۆی داهاتەکەی ئەڵێ ئەمەشمان هەروکو ئەوانی تر کردووە باش ئەگەر ئەمەش لە 140 بچێ بۆ کۆمپانیەکان چ خێر و مەردودێکی بۆ هەرێمی کوردستان و بۆ بەغدا و بۆ منتەقەکە ئەبێ ئەم غازە ئابۆ شێوەیە دەربێن بە هەمان سیناریۆ نابێت 30 ملیار دیلار قەرز لێ دەرچین بزەوە دیسانەوە هەمان ئەو کورتبینیەیە کە گرنگ ئەوەیەوە بەرهێنان بکرێ گرنگ ئەوە نییە چەندم دەست ئەکەوێ لێی وەکو هەرێمی کوردستان یعنی کۆمپانیەکان پشتیان لە 56 حکوومەت هەرێمی کوردستان 144 لە ئەرباح ینی نەوت ئەمەی گازی سروشتیش بێگومان هەر وەکو ئەوەیە ئەگەر خراپتر نەبێ بۆ حکوومەت هەرێمی کوردستان بەڵام گوایە پاڵپشتی ئەمریکا و ئەوە کۆمپانیای ئەمریکی کە هەبێ لە هەرێمی کوردستانە بۆ کەرتی نەوت و گاز ئەمە پاڵپشتی سیاسی دروستەکەوانە کە لە ڕاستیاوانە دەرکەوتکەوانیە
16 ئۆکتۆبەرمان بیرچوو کە ڕۆژنەفت و رووسیا ئێستاش شەڕی بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان کۆمپانیای ڕۆژنەفتی رووسیا یعنی اینجا ئەمە بە باسی هەر گازی سروشتی نێمە نەوتیشە یعنی زیاتر لە 100 ملیۆن بەرمیل نەوتی خاو لەم گرێبەستەیە باسی لێوە ئەکرێت اینجا زیاتر یعنی مەساحەیەکی زۆر لە گازی سروشتی عینەشت باسی لێوە ئەکرێت لەبەر ئەوە زۆر هەستیارە ئەم هەستیاریە بێگومان زەرری گەورە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دروست ئەکات. من زۆر وەرجۆم لە وتەکانی بەڕێز وەزیری سامانە سروشتەکان کرد ئەویش ئەوەیە کە ئەوەی لێ تێگەشتم کە زیهنیەتێک ڕوئیایەک باوە ئەویش ئەوەیە کە ئیداری ئێستای ترامپ چاویان لەسەر ئابووری و قەبارەی قانزاجە هەر کەسێک بتوانێت قەبارەیەکی گەورە لە بەرژەوەندی ئابووریان بۆ دروستکە ئەوە ڕاستەوخۆ پشتیوانی سیاسی لەو شوێنە ئەکەن و هەموو دەعمێکی سیاسی و اقتصادی پێشکەشی ئەو شوێناکەن و ئەما بێتە هۆی ئەوەی کە تەرازۆکە با قانزاجی هەرێمی کوردستان لا سنگ ببێ. ئەم خوێتنەوەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئیداری ترامپ ئۆفرێکی لەم شێوەیە پێشکەشکردن بە کۆمپانیەکان بە عقودی مشارەکەی گازێکە بە چەمچەماڵ و منتەقەکە ڕووی بۆنی گازی لە دێو بەشێک لە بێرەکان هەڵکەراوە ئەم ڕوئەیە چەند واقعی و ڕاستە. طبعا بۆیە هەڵەیە کە تۆ پشت بە هێز و لایەنی دەرەکی ببەستی بۆ دروستکردنی پشتیوانی بۆ خۆت بە چەند بەڵگەیەک لە ساڵی 2013 بەهێنانی کۆمپانیای بیانی DNOی نەرویجی و کۆمپانیای گەنەڵ ئێنەرژی تورکی و کۆمپانیاکانی تر ئەژنبیەکان بە ئەمریکیەکانیشەوە کە هێنان و کاریان کرد و ئەوانە ئەکسۆمۆبیلێکێک بلوانە کە عیملاقی کۆمپانیای نەوتی ئەمریکیە بەڵام پێش 16 ئۆکتۆبەر ئەکسۆمۆبیل و چەند کۆمپانیای تر خۆیان پێچایە و ڕۆشتن چوون عقودیان لە بەسەوە وەرگرت بۆ لەبەرەوەی کە ئەیانزانی کە کارەساتێک ڕۆئەدا ئەو تەجروبەی لە قەتەر و هیچ دەوڵەتێکیشیان نەبوو لە سعود یەکرا لەگەڵ ترامپ و لەگەڵ ئیدارەی تازەی ئەمریکایە بەوەی کە دروستکردنی مەساڵحی اقتصادی بۆ ئەمریکا یەکسانە بێ بە دروستکردنی مەساڵحی سیاسی بۆ وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەمە لەگەڵ هەرێم لە ڕاستیە ئەمریکا بەرژەوەندی خۆی لەوە لێگەیاتەوە نەک پاراستنی اینجا ئەمریکا لەگەڵ ئەو دەوڵەتانەیە مامەڵەی کردووە نەک لەگەڵ هەرێمێکە ینی ئەمریکا لەگەڵ هەرێمە ناتوانێت هیچی بۆ بکە ئەمان دڵیان بەوە خۆشە بەڵام لە کۆتاییە تەماشاکەی دوای ئەم تەجروبانە هەمووی رووسیەکان بێنە سەرخەت پێشتر ویستیان ئەمریکا بێنە سەرخەت بۆ مەسلەی 16 ئۆکتۆبەر و ڕیفراندۆم و ئەوانە ئەمریکا ڕەفزی کردی دوای خن بە قسەیان نەکرد چون رووسیەکان ڕازی کەن هێنان ڕۆژنەفتیان هێنا کۆمپانیای ڕۆژنەفتی رووسی و 2 ملیارد دلاریان بە قەرز لێوەرگرت و بە حساب بە نەوت بێنەوە و لە 160 بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان ئەویش هەر هیچ ڕۆڵێکی نەبوو لە مەسلەی ڕیفراندۆم و دروستکردنی دەوڵەتی کوردی هەتا دوایی لەبەرەوە ئەم بەڵگانە هەمی پێمانەڵێ ئەم جۆرە بیرکردنەوەیە فاشیلە اینجا ئەم گازی سروشتیە ئەمە تەبان هیچ ڕێگایەک نییە بۆ هەناردەکردنی بەم گرێبەستانەشەوە هیچ ڕێگایەک نییە بۆ هەناردەکردنی ئەمە بۆ بەرهەمهێنانەوە دواتر بێ فرۆشێتەوە بە عێراق طبعا ئەمریکا وای داناوە کە عێراق ببڕێت لە گازی سروشتی ئێران و عێراق وای دانابوو کە ئەم کێڵگانەی کۆرمۆر و کوردەمێر و ئەوانە و تۆپخانە ئەم گازە سروشتی کە تایەتی عێراق و بەرهێنانی تیابکە بۆی کە گازی سروشتی بۆ کارەبای یعنی وزە بۆ کارەبای عێراقی پێدابین کا لەگەڵ طبعا هەرێمی کوردستانیش بەڵام ئێستا ئەمە بڕا بەچی بڕا بۆی کە کۆمپانیا ئەمریکیەت ئێستا ئەمە اینجا سراعێکی تر هەیە کە ئەبێ زۆر بەلامانەوە ڕوون بێ کە سراعی ململانەی کۆمپانیا بەریتانیەکان بەرامبەر بە کۆمپانیا ئەمریکیەکان ئێستا لە منتیقەکەیە بیرمان نەچێت کە کێڵگەکانی کەرکووک دراوە بە بریتیش پترۆلیۆمی بەریتانی حکوومەتی عێراقی دای و ئەو کێڵگەنەوتیانە لە ژێرەوە زۆری ئەچنەوە سەر کێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستانیش لە منتیقەی جەمبور و خەباز و ئەو کێڵگانی کە گەورن و بەدە و پشتی کەرکووکان و نزیکن لە ناوچەی هەولێر و بەرەو تکریت و ئەمانە کاتێککە حکوومەتی عێراقی ئەو کێڵگانەی دا بە بریتیش پترۆلیۆمی بەریتانی لەم لاوە ئێسامان هاتون بەمەڕە دێنەوە کە ئەو کێڵگانش ئەدرێ بە کۆمپانیا ئەمریکیەکان یعنی سراعی کۆمپانیا زەبەلاحەکانیشە لە هەمان کاتە تەنها سیاسی نیە مۆزوع ئەلەوە بپرسم ئەمریکا و کۆمپانیا ئەمریکیەکان باش ئاگاداری دۆخی هەرێمی کوردستان و عێراقن دا ئاگاداری ئەو ڕۆژە قانونیان کە لە ئارایە ئاگاداری نوعێتی ئەو علاقەیان کە تایەتی چۆنە دوو کۆمپانیایی
ئەمریکی دوو کۆمپانیا کە بەشێکن لە ئەجەندا و سیاسەتی ئەمریکی ئامادەن عقدێکی لەم شێوەیە لەگەڵ هەرێمی کوردستانە بکەن لە کاتێکە ئەزانن کە هەرێمی کوردستان هیچ پرس و ڕایکی بە بەغا نەکردووە و لە دەرەوەی ڕەزامەندی و لە دەرەوەی ئاگاداربوونی وەزارەتی نەوتی عراقی ئەم گرێ بەستەکراوە و قبول ئەەکەن بێنە خاچ هەرێمی کوردستانەوە و تەعاملێکی لەو شێوێ بکەن کە ئەزانن کێشەی قانونی هەیە کە ئەزانن لە ڕابردووە ئەو ئەپیکۆر نمونێکی زەق و بەردەستە و خۆشان لە ئەپیکۆران ئەزانن ئەم کێشەیە چەندێ عقەدە لەگەڵ بەغایە ئەمە خۆی لە خۆیان نەوعێک لە ئاعتراف نییە بە سیاسەتی وزەی هەرێمی کوردستان بەرامبەر بەغا یان نوعێک لە پشتگیری نییە بەرامبەر بە هەرێم لانی کەم لە ڕووی وزە و بەرەمێنانی وزەوە پشتگیریە لە بەرژەوەندی خۆیان داوان ئەمریکا وەکو هەر قوتێکی بۆ خۆیان عێراق بژێن باشتر نییە لە هەرێم ئێستا عرض دەکەم ئەمریکا وەکو زەبەلاحترین قوتی اقتصادی لە عالەمە کۆمپانیاکانی و شەریکاتە ئینتەرناشناڵەکانی ئەمانە پەل ئاهاون بۆ ئەو شوێنانەی کە پیانەوترێ شڵەژاون لە ڕووی سیاسی و ئیداری و اقتصادیەوە ئەم شڵەژاوی بینی حکوومەتی عێراقی فدراڵ و حکوومەتی هەرێمی کوردستان ئەمریکا یاری لەو زۆنەیەکە ینی ئەو کۆمپانیان یاری لەو زۆنەیەکەن بیرمان نەچێکە تحکیم لە گرێبەستەکانە نێودەوڵەتیە هەر بەو بڕگەیە نە حکوومەتی هەرێم و نە حکوومەتی عێراقی هیچ دەسەڵاتێکیان نامێنێ بەسەر ئەو کێڵگانی کە ئەو جۆرە گرێبەستانی لەسەرکراوە بۆیە هەرێم و بەغدا هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان تا ئێستا نەگەیشتن بە نەتیجە لەبەرەوەی تحکیم یایە دەولیە و قەراری ئەخیر بەدەست کۆمپانیاکەیە کۆمپانیاتە ناشناڵەکانە لە باسم لە گرێبەستەکانی ترە باسم لەوەی کە بۆ هەناردە ناکرێن نەوتی هەرێمی کوردستان و قەرار بەدەست ئەوان ئەبێ ڕازی بن اینجا هەناردە دەست پێکاتەوە لەم گرێبەستەش کە کراوە ئێستا بە هەمان شێوە بە هەمان نەمەڵی ناڵێ بە هەمان مۆدڵی گرێبەستەکانی پێش و کراوە تحکیم دەولیە واتە دیسانەوە گازی سروشتی هەرێمی کوردستانیش کە 180 زیاتر لە کۆرمۆڕ و لەو تۆپخانە و لەو منتیقەیە کە ئەو دوو کێڵگەیە باس ئەکرێت لەم گرێبەستەیە لەدەست هەرێمی کوردستان و عێراقیش دەرچوو بەم گرێبەستە حساسیەتەکەی لەوەیە یعنی گازی سروشتیش دەرچوو لەدەست دەسەڵاتدارەتی عێراق و هەرێمی کوردستانیش لەبەرەوەی تحکیم دەولیە و زۆرینەی ڕێژەی ئەرباح بۆ کۆمپانیا ئەمریکیەکانە لەبەرەوە قەرار لەدەست ئەوانە هەتاوەکو ئەوان ڕازی نەبن کەس ناتوانێت هیچ شتێ بکە لەم کێڵگانە و ئەمەش پێوترێ ئیستیعمار و داگیرکاری اقتصادی و پەلهاویشتنی سەرمایەداری جیهانی و قیاداتی سەرمایەداری جیهانی بۆ ئەو ناوچانەی کە شڵەژاون لە ڕووی سیاسی و ئیداری و اقتصادی وەکو عێراق وەکو ئەو ئەزمەی کە لەبێنی عێراق و هەرێمی کوردستان هەیە ڤەنزوێلاش بە هەمان قۆناغاتێ پەڕی بەرازیل بە هەمان قۆناغاتێ پەڕی و زۆر شوێن لە دنیاە کە ئەو شڵژاوی تێ ئەمان دێن ئەی قۆزڵ ئاوادەسی خۆیان ئەوەش ئێمە تەجروبەی کۆمپانیەکانی ئەپیکۆرمان لە بەردەستەیە کە بەردەوام باس لەوەکان قەبارێکی گەورە لە زەرەریان کردو باس لە دەیان ملیۆن دلار و بگرە 100 ملیۆن دلار لە سەرزاری ئەپیکۆر و ئەبیستین کە بەردەوام باس لەوەکان ئەو حەقی هەیان بووە لە ئینتاجکردنی نەوتی هەرێمی کوردستان بەدەستیان نهێناوە نە هەرێم پارەکەی پێداوە نە عێراق ئامادەی ئەو ئێتیزامە جێبەجێ بکە و ئەمەش سەبەبی سەرەکی ڕاگەتی نەوتی هەرێمە ینی ئەم دوو کۆمپانیا ئەمریکیە بۆ هەمان تەجروبەی ئەپیکۆر دوو تەفسیری زەرەر بکەین مصطلحی زەرەر لە ڕووی اقتصادی ئایا فعلا زەرەریان کردووە نەخێر چونکە نەوتەکە ماوە لە ژێر خاکەوە نەوتەکە ئەوان دەستیان بەسەراگرتووە حقی مالی هەیە لەبەرەی پشتی زۆرینە بۆ ئەوانە وەکو باسمان کرد تحکیمیش دەولێ لەبەرەوە قەرار بەدەست ئەوانە و نەوتەکەش لە کێڵەکەیە لەژێر خاکەکەیان ماوەتەوە لەبەرەوە وەکو سەرمایە گوزاری زەرەریان نەکردووە بەڵام قازانجیان وەک پێویست دەست نەکەوتۆ لەبەرەوەی نەوتەکە ناڕەوە ئەوە اینجا بە قاچاق فرۆشتنەکە شەر بەردەوامە بە قاچاق فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان طبعا ئەوان ئەیکەن کێیکە خۆی کۆمپانیەکە بەرهەمێهێنێ و لەولاوە ئیتر ئەم دەسەڵاتداراتان یەکێتی و پارتی بۆیان ئەگوازنەوە لەولاوە بۆ تورکیا لەولاوە بۆ ئێران کەوا بێ وەکو زەرەر لە ڕووی اقتصادیەوە زەریان نەکردو بەس بۆیە ئەو ڕقەماڵێ ئەڵێوەڵا ئەبوایە ئەوەنە 1000 بەرمیل پرۆشتای ڕۆژانە و تاوەکو مبلغی ئەوەنەکە واتە ئەوە زەرەر نەخێر ئەوە زەرەر نییە چونکە کاڵاکە کە نەوتەکە لەژێر خاکەیە ماوەتەوە نەفرۆشراوە یعنی یا ئەوەی کە بین ئەوەی تی بە قاچاق فرۆشراوە ئەمە مصطلحی زەرەر ئەوە شیکردنەوەی زەرەکە لە حساباتی کۆمپانیایەکە بۆ نمونە حەقی ئەو لە بەرهێنانی بەرمیلێک نەوتە بۆ نمونە لەسەر ئاستەکەی لە 140 قانساجەکەیەتی بەڵام قەبارێکی بۆ نمونە ینی 156 بۆ کۆمپانیەکان ئەپیکۆر لە 156 بۆ حکوومەتی هەرێم 144 ئۆکەی بەڵام حسابەکە لەسەر ئەمە ینی ئەم پارەیە نەهاتوتە ناو خەزێنەی
کۆمپانیەکانە و داوای ئەم پارەیەکەن بەڵام کاڵاکەماوە بەڵام نەوتەکان بەرەمهێناوە کاڵاکەماوە نەوتەکەماوە نەفرۆشەوە ینی مەبەستم ئەلەوەیە بۆیە ناتوانای بنی زەرر بەڵکو ئەتوانای بنی دواکەوتن یا بڵێن زەرر لە قازانجا یعنی ئەوە زیاتر قازانجا کردە ئێستا کەمتر قازانجەکەن بەڵام کاڵاکەماوە نەدەکرد لەژێر خاکایە بۆیە ئەوە فێڵێکی ئالامیە ئەیکەن بۆ زەختکردن لە عێراق و لە ئەوانە لە نەتیجەیە خەتەری ئەم گرێبەستە لەوایە کە دەسەڵات نەما بەسەر گازی سروشتیشە لە هەرێمی کوردستانە ئەویش چوە گیرفانی کۆمپانیا ئەنتەرناشناڵەکە گرێبەستە هەڵبۆشێنێتەوە عێراق ئەتوانێت زۆر شت بکە و هەرێمی کوردستان دیسانەوە ئەبێ یعنی خۆی ئامادە بکە بۆ سزا بەڕاستی لەبەرەوەی کە دیسانەوە کوتم بە عقلێتی کوردبینی ئیدارەکردنی فاشل بۆ کردی نەوت هەمان عقلێتی کوردبین و فاشل بۆ ئیداری گازی سروشتیش کە بەداخەوەی شێتی نیشتیمانی کوردستان لارە بەزەقی هاتۆتە ناوی کە ئەویش ئەوەیە بۆ نمونە ئەم گاز سروشتیە کە بەرهەم هات کێلێ ئەکرێتەوە تەنها ئەبێ حکوومەتی عێراقی بیکرێتەوە چونکە هیچ بۆ ڕێیەک نییە بۆ گازی سروشتی هەناردە بکە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و ئەمە وەکوتم پێشتر داینا بە حکوومەتی عێراقی خۆی بۆ بەرهێنانی تیا بکات لەبەر مەسەلەی کارەبا وزە و تاقی کارەبا ئەوانە ئێستا کە ئەمە بەرهەمێتم عقد ئەم گرێبەستانە کراوە لە ناو هەرێمی کوردستانە ئەگەر ئیختیفای زیاتیش پڕکاتوانە هێشتا زۆری ئەبێت چونکە بەرهەمەکە زۆر ئەبێ ئیلا ئەبێ عێراق بیکرێتەوە عێراقیش نایکرێتەوە کە عێراق نەیکڕێەوەی تۆچیەکەی لەم بەرهەمە بۆیە ئەبێ عێراق ئیجبار بکرێ بەوەی کە بیکرێتەوە بیشی کرێتەوە بێ پارەی وەکو لە شتێکی خۆت بێ دواتر بە پارە پێ بفرۆشنەوە بڵێ لەبێ پارە بێت و لێمان بکڕیتەوە ئەوە وەزع عێراق ئاوای لێدێ بۆیە ئەبێتە ئەزمە ئەبێتە قەیران لەبەرەوە زۆر فاشیلانە ئیداری ئەم کەرتی گازی سروشتیش کرا بەداخەوە کە دەمێ بوو ینی بەحساب بڵێم دوا خرابوو ئیدارەدانەکەی ئێستش بە هەمان عقلێت هاتنەوە لە نەتیجەیە من پێشببینی ئەوە ئەەکەم کە ئەزمەیەکی نوێ لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا دروست بێ و عێراقیش زۆرشتی پێ ئەکرێ بەسیترینیان ئەوەیە کە ئەو گازە سروشتیە نەکرێتەوە و بەکاری نەهێنێ و حەسر بێ لە ناو هەرێمی کوردستانە و بێ لەوەی کە لە ڕووی دراوسەکانەوە لە ڕێی هەر دراوسەیەک تورکیا ئێران هەر دراوسەیەک ئەم گازە سروشتیە بکرێتەوە یەکسەر بەغا لە محکمەی دەولی وەکو محکمەی پاریس لێ ئەگرێ یا لەندەن یا پاریس وشکات ئەکات و لە ڕێی محکمەی پاریسەوە چۆن سابقەی هەیە کە حکمیدا بۆی کە نابێ هەناردەی نوتی هەرێمی کوردستان بکرێ بەو سابقەیە بۆ گازی سروشتیش بە هەمان حکم دەرئەکات و دەرەنجام گازی سروشتی مستەقبەلی زۆر گەشتر بە مستەقبەلی بۆ چونکە ئەوروپا پێویستی بە گازی سروشتی هەرێمی کوردستانە ئەکرا بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق ئەم گازی سروشتی هەرێمی کوردستان و بەرهێنانی تیا بکرای و هەناردە بکرایە لە ڕێی بۆڕی و بەڕسمی بۆ ئەوروپا کە گەورەترین پێویستی بە گازی سروشتی هەیە دوای شەڕی رووسیا چونکە رووسیا مەشروعی نۆبۆکۆی هەبوو لەگەڵ ئەوروپا تەجیزی ئەوروپایە کرد بە گازی سروشتی لەبەر شەڕەکە ئەوە وەستاوە بۆیە فەراغشی گەورەوە لە ڕاستیدا حکوومەتی عێراقی بەپێی ئەو لە دوانانەی کە هێتی لە حەقی ئەنجامدانی گرێبەستەکانە زۆر احتیکاریە یعنی سیاسەتیشی هاو بەشانە لەگەڵ هەرێمی کوردستانە پەیڕەوناکە ئێمە عەبدولغەنی سەبارەت بە و گرێبەستانی کە لەگەڵ کۆمپانیای BBB بەریتانی کردبووی کە تەوەسع و فراوانکردنی ئەو کۆمپانیا لەم ئاخرەوە دراوە بە و کۆمپانیا بەریتانیانە زۆر بە ڕوونی وتی ئەو کاتە هەرێمی کوردستان سەرۆکاتی بەیاننامەیەکی دەکرد داوای ئەوەی کرد کە بە شێوەیەکی هاوبەش تەعامل بکرێت لەو گرێبەستانی لە ناو خاشی کەرکووکایە ئەوانە بەڵام ئەوتی گرێبەستە نەوتەکان کردنیان سەرپەرشتیکردنیان حەقێکی حەسریە بۆ حکوومەتی عێراقی لەم چارچیەوەیە ئەگەر نەوتی کۆرمۆر و بەغازی کۆرمۆر و ناوچەکانی دەور و پشتی و تۆپخانە و هەموو ئەمانە بەرهەم بێنێ خۆی بەتەنهایکە یعنی بابینەوە بۆ دەستوری عێراق و حکوومەتی بابینەوە بۆ دەستوری ئێمە هەرچی ئەڵێن و هەرچی ئەیکەین بەڕاستی ئەبێ بۆ جێبەجێکردنی دەستوری عێراقی بێت چونکە دەستوری عێراقی مافی هەرێمی کوردستان قواری هەرێمی کوردستان پاراستنی حقوقی گەلی هەرێمی کوردستان و هی هەموو عێراقی زۆر بە جوانی تیا پارێزراوە و زۆر بە جوانی تیادا ڕێژراوە و ١٨ عێراقیەکان دەنگیان پیا بە هەرێمی کوردستانیشەوە لە دەستوری عێراقیە کەرکووک هێشتا لە زەمنی هەرێمی کوردستان نییە بۆیەوە بەرهێنان لە کێڵگەکانی کەرکووک نابێتە مادەی ١١ دەستور کە ئەڵێ ئەو کێڵگانەی هەرێم
دوای 2005 ئەبێ معەن حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم بەهاو بەشی و بەرهێنانی تیا بکەن بۆیە نایگرێتەوە چونکە مۆزوعەکە دەستوریە باس لە دەستورە ئێمە یعنی تەحیز ناکەین بۆ نەبوو هەرێم نەبوو حکوومەتی عێراقی دیدەکی تر ئەبینین دکتۆر شەرکۆ ئێمە ئەبینین لە 2000 لە هەر لەم کابینەی سوودانیا نزیکی 3 جەولەی مۆڵەتدان بە گرێبەستە نەوتەکان ئەنجام درراوە هەرێکێک لەم جەولانە لە دەوروبەری 15 بۆ 20 عەقدی جیاوازی بواری نەوت بواری غازکراوە لە بەسڕەوە بیگرا هەتا ئاگاتە کەرکوک هەموو ئەمانە کۆمەڵێ گرێبەستی متەنەوع و جۆرا جۆرە لە ناو شەرقی بەغدایە یەکێک لە گەورەترین بیرەنەوتەکان عەقدی بۆ کراوە خەریکی بەرەمهێنانی غازن غازی مەسال و کەمکردنەوەی سووتاندنی غاز بەڵام لەم سێ جەولە گەورەیەی مۆڵەتدان بە گرێبەستەکان یەک دانەی لە ناو خاکی هەرێمی کوردستان و ژێر دەسڵاتی ناوچەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە نەبووە هەمووی حەسر بووە لەو ناوچەند لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ناهێڵێ ئەمە یەک دوو بۆ معلوماتی جەنابتان 170 ئەو عقودانە دراوە بە کۆمپانیەکانی کێتی و پارتی 170 عقودی نەوت و بەرهێنانی نەوت لە عقود و ئەوەی عێراقیە دراوە بە کۆمپانیەکانی یەکێتی و پارتی ئەزانی کۆمپانیەکانی پارتی ئینجا یەکێتی وا پەلیان هاویشتووە ئیسیسماراتیان هەیە لە بەسرە لە نەوتی بەسرە وەبەرهێنانەکەن یعنی سنووری هەرێمیان دەمێکە تێپەڕانەوە ئەم کۆمپانیانی پارتی و ئینجا یەکێتی لەبەر ئەوە سوودانی زۆر مرونەتی بەرامبەر بە کۆمپانیەکانی یەکێتی و پارتی کردو بۆ معلوماتتان و ئەوە زەجێکی گەورەی لە ناو بەرامبەر بە سوودانی دروست کردووە کە تۆ بۆ ئەوەندە نەرمی لەگەڵ بەرژەوەندەکانی کۆمپانیەکانی کۆمپانیای کار کۆمپانیای کارێکەکەلەوانە بڵێ لە هەندێک لە لە دیانە وەرگرتووە ڕقەمێکی زۆرە بەڵێ باشە با پرسیارێکی تر دەبکەم دکتۆر شێرکۆ باشتر نەبوو لە باتی ئەم گرێبەستەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی لەگەڵ ئەم دوو کۆمپانیایە و ئەگەری ئەوە هەیە ئاڵۆزی و کێشەی زۆری لەگەڵ بەغدایە بەدواوە بێ و بەغداش بۆ نمونە لە کۆمەڵێک مەسائلە کەم تەرخەم بووە بە هەردوو لە قانونی نەوت و غاز ئامادە بکرایە لە پەرلەمانی عێراق تێپەڕیانرایە لە ژێر زەوی ئەو قانونەیە هەردوو لە ئیسفادی لە سەرەتی سروشتی خۆی بکردایە بێگومان ئەوەیە کە ئێمەش تەرحێکین یعنی ئەوەش خواستێکی دەستوریە یعنی ئێمە هەرچیەک ئەڵێن ئەبێت دەستور جێبەجێ بکرێ ئەو خواستە دەستوریە بەزەقی لە دەستور ئەڵێ وەیونەظەم بقانون یعنی مەسەلەی نەوت و گاز لە نێوان پەیوەندی نەوت و گاز لە نێوان هەرێمی کوردستان و عێراق حتا محافەزاتەکان لەگەڵ حکوومەتی فدراڵە ئەبێ بە یاسای نەوت و گاز جێبەجێ بکرێ بەڵام ئەم یاسای نەوت و گازە تا ئێستا دوو جار محاولێ بکراوە 2007 2011 بەڵام سەری نەگرتووە بۆ لەبەرەوەی ناهێڵن سەر بگرێ بۆ لەبەرەوەی بەتایبەتی هەرێمی کوردستان خروقاتی ئەوەی هەیە کە ناتوانێ ئەم دەسەڵاتە ناتوانێ بۆ منە گرێبەسی 25 ساڵی زیاتر کردووە لەگەڵ زیاتر لە 25 ساڵی کردووە لەگەڵ ئەو کۆمپانیایانە هەڵوەشانەوەی ئەمانە ئاسان نییە بۆیە ئێستا ئەزمەیەکی حەقیقی دروستە بێ و ئەم ئیتیفاقیاتانش ئەگەر بێت و یعنی ڕێگا دروستەکەی کە جەنابەت باست کرد کە بەیەکەوە حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی دەوڵەتی عێراقەوە ئەم گازە ئەم نەوتە بە نرخێکی زۆر زیاتر ئەکا ئەو کاتە بفرۆشێ و داهاتەکەی بکرێ بە بوجە و بە موچە و بێتەوە بۆ هەرێمی کوردستان کە ڕێک یەکسانە ئەگەر بە پوختیەکەی یەکسانە بۆیە کە هەرێمی کوردستان ئەگەر دۆلارێ بە حکوومەتی فیدراڵ بەم نەوت و گازەی $3 بۆ ئەگەڕێتەوە زیاتر لە $3 بۆ ئەگەڕێتەوە لە بەغداوە یعنی قازانجێتی 3 ئەوەنی بۆ ئەگەڕێتەوە کە ئەتوانێت بیا بە بوجە بیا بە موچە بە هەموو شتێک ئەمە ڕێگا سەلیمەکەی ئەمە ڕێگا دەستوریەکەیە ئێستا ئەمەی کە کراوە ئەم گرێبەستان ڕێک پێچەوانەی دەستوری عێراقی ڕێک پێچەوانەی ئەو ئیتیفاقاتانەیە کە لە نێوانیان نەکراوە اینجا چاوەڕێ بکە بزانە بەغا بۆیە وتم نابێ بەغا هەڵی 2013 دووبارە بکاتەوە چاوەڕێ بکە بەغا بزانە چۆن مامەڵە بەرامبەر بەم پێشێلکاری ئەکا کە هیوادارم موچە و ئەوە نەبێتە قوربانی ئەم منملانەیە بەڵام لەولاوە بێگومان ئەزمەی یاسایی و یعنی ئەزمەی تر دروست ئەبێ وە ئەم کێشەیە تەرحیل ئەبێ بۆ دوای 11 ئەکەوێتە دوای 11 حکوومەتی تازەی عێراق دەسەڵاتی فدراڵی نوێی عێراق دوای 11 مامەڵە لەگەڵ ئەم گرێبەستانەیە ئەکات و ئەو کاتە
شکلی حکوومەتەکە پێمان ئەڵێ ئەگەر ئەمریکی بوو ئەو کاتە بەنوێعێک مامەڵایەکرێ لەگەڵ ئەم دۆخەیە و ئەگەر ئێرانی بوو ئەملاتر بوو یا ئەولاتر بوو ڕەنگەکەی پێکهاتەکەی شەیپەکەی پێمان ئەڵێ چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ ئەم گرێبەستانە ئەم گرێبەستانە مەسلەی دروستکردنی پرۆژەیەکی تایبەت بە نەوت و غاز ئەمەلەکە قورستر و ئاڵۆستر ناکات بێگومان معقدترێکە بۆ لەبەرەوەی کە وەکوتم تازت لە دەست دەرچوو ئەم گرێبەستانە مشکلەکەی لەوایە گەڕانەوە بۆ دواوی نییە ئیلا پاش 25 ساڵی تر لەوێ چونکە مدەی گرێبەستەکەی و تحکیمیشتیا دەولیە ینی لە دەستمان دەرچوو گازی سروشتیشمان لە دەست دەچوو و چۆنەوتەکەمان لە دەست دەرچوو وە گەڕانەوە بۆ دواوە نیە تا 25 ساڵی تر باشە دکتۆر شەرکۆ ئەمە لەسەر ئەوە لێت بپرسم ماوەیەکی زۆرە لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان محاولاتەیە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان عێراق لەلای خۆی محاولەی کرد تێچوونی بەرهەمهێنانی نەوتی بەرز کردەوە لە $8 و $9 کە بۆ نەوتی ناوەڕاست و باشوورە گەیاندێ $16 و دواتریش لژنەیەک ڕقمێک تهدید کە حەسب ئەوە تێچووی بەرهەمهێنانی نەوتی هەرێمی کوردستان بێ بۆی هەناردە بکرێتەوە هەرێم بەمە ڕازی بوو بەغدا بۆ ڕازی بوو و قسە لەگەڵ لایانی تورکی کرا بەڵام لە پرەکە وەستا و بەوەی کە کۆمپانیەکان ئەپیکۆر ڕازی نیە قسەکەی من دووشتە ینی ئەم نەوتەوە سلمێنێکە قەرار بەدەست ئەپیکۆر و کۆمپانیا بیانەکانە ئۆکەی بۆ ڕاژی لە ئەم مەسەلەیە بۆ ئەپیکۆر وەکو کورد دەڵێ لە کەلەی شەیتان نایەتە خوارەوە نەوتەکە هەناردە بکرێت دووش ئەم گرێبەستا عەرقەلێکی تازە ناخاتە بەردەم هەناردەکردنەوەی نەوتێرە جارێ ئەپیکۆر دەستی گرت بەسەر نەوتی هەرێمی کوردستانە بۆ لەبەری ئەپیکۆر کێ ئەو کۆمپانیانەی کە گرێبەستیان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە کردو بۆ بەرهێنان و بەرهێنان لە کەرتی نەوتوگازی نەوتی هەرێمی کوردستانە ئەم ئەپیکۆرە دەستی گرتۆ بەسەر نەوتی هەرێمی کوردستانە بەپێی ئەو گرێبەستانە ئەم دەستگرتنەوە وەکووتمان تحکیمیش دەولیە تەواو قەرار کەوا بێ قەراری کۆمپانیاکانە قەراری حکوومەتی هەرێم نیە و قەراری حکوومەتی عێراقی نیە بۆیە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی وتیان با هەناردە دەست پێ بکاتەوە کۆمپانیاکەوتیان نەخێت نابێت دەست پێ بکات بۆ $2 ملیار لای حکوومەتی هەرێمی کوردستانە وەختی خۆی پێیان داوە قەرار بوو بە نەوت بیاندرێتەوە ئەڵێ ئەمانەوێتەوە لەولا ئەوە ئەڵێ زەمانەتمان ئەوێ بۆ ئەم نەوتە کە ئەفرۆشێ لە ڕێی سۆمەوە سۆمۆ تەرەف نیە لە گرێبەستەکانی ئەوان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە و حکوومەتی عێراقیش تەرەف نییە چۆن ئەوەی کە پارەکە ئەوەی کە نەوتەکە ئەفرۆشێ و پارەکەی وەرەگرێت و ئەبێ بیە بە کۆمپانیا نەوتیەکە تەرەف نییە لە گرێبەستا هیچ اتفاقی و هیچ شتێک نییە لە بینیانە لە بەرەو داوای زەمانەتیان ئەکرد بوو ئەو شتە و لە ڕووی قانونیەوە ئەوان حەقیانە لە بنەڕەت تا جدی بوو دایم ئەم کۆمپانیانە استقلالی جەهل و نەفامی و دواکەوتویی و نەزانی دەسەڵاتدارەکانەکەن لە هەموو دنیا هەروە بووە و خێرەکەیان لەوایە و قازانجەکەیان لەوایە و کە دەستیشیان کرد بەسەر کێڵگەی نەوتیە یا کێڵگەی گازی سروشتیە گەڕانەوەیان نییە ئللا بە شۆڕش و چۆن وەختی خۆیان تەمیمی نەوت کرا لە هەفتاویەکە لە عێراق بە غەیری ئەوە هیچ هەڵوەشانەوەی تا مدەی عەقدەکەش تەواوێکە کە زیاتر لە 25 ساڵە لەبەر ئەوە طبیعەتیان وایە ئیشەکە وایە گرێبەستەکان وایە کەرتی نەوت و گاز لە هەموو عالەمە ئاوە بەو شێوەیە کە دەستیان بەسەراگرت لە دەست دەرەچێ ئێستا حالیەن نەوت و گازی هەرێمی کوردستان تەواو لە دەستی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش دەرچووە قەرارەکەی چوە دەستی کۆمپانیە نێودەوڵەتیەکان و ئەوان وە بەرهێنانیتیەکان و زۆرینەی قازانجیش بۆ ئەوانە حکوومەتی هەرێم خۆی جدی بوو لە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستانە یان مۆزوعەکە زۆر بەلایەوە مەطرح نەبوو جدی بێ و جدی نەبێ لای بەغا ئەیوت منش ئەمێ هەناردە بکرێتەوە بەڵام لە واقع قەرار بەدەست کۆمپانیا نەوتیەکەیە ئەوە تا کۆمپانیا نەوتیەکان حتا وەزیری نەوتی عێراقی وتی لە 1-2 ڕۆژی داهاتوە هەناردەی نەوتی هەرێم دەست پێکاتەوە ئەوە ئەعلانی کرد بەڵام نەخێر کۆمپانیا نەوتیەکان وتیان نابێ بڕا و نەژڕۆشت و ئەوەش واقع و ئەوەش وەکوتم هەر لێرە نییە هەر لە عێراقی هەر لە هەرێمی کوردستان نییە لە هەموو دنیاە لەم شێوەیە مامەڵەی کۆمپانیاتە ناشناڵەکان ئاوایە کە چوونە شوێنێکەوە وەکو هین لی نابنەوە تەواو دەستی بەسەرا ئەگرن تحکیمیش دەولیە چۆن داناغاز $2 ملیار لە حکوومەتی هەرێم کوردستان بردەوە لە دوای تحکیمی لەندەن لەو نزاعی کە لە بینیان نابوو ئاوا کۆڵەیە کوتن موچەخۆریش موچەی نییە و نەدارە و بوجە نییە و خەدەمات نییە و وڵات دواکەوتەوە بۆ لەبەرەوەی ئەم دەسەڵاتدارێتیە فاشیلە لە ئیدارەی کەرتی نەوت و گازە و وا ئەزانێ وا تەسەور ئەکا ئەگەر بێت کێڵگەیەکی نەوتی با بە ئەمریکا ئیتر ئەمریکا دەوڵەتی کوردستانی بۆ دروستەکە
يعني وا تصورك كأوا چەند سی ساڵ زیاترە نە ئەوە کراوە نە ئەوەش ڕاستە نە ئەمریکاش ئەوە ئەکا و نە ئەمریکاش ئەوە پرۆژێتی ئەمریکا تەنها ئەو کۆمپانیانە یەک مەسئولی حکوومەتی ئەمریکیمان نبینی لەو گرێبەستیا لە پاڵ سەرۆکی حکوومەتی کاربارەکەرا وەستا بێت لەو گرێبەستیا کە کرا لەم ڕۆژانەیە مێزێکی خواروخێتیاندا نابوو چەچەفێکیان نابوو بەسەریە و فعلا ئەوە ئەسەر بێنێ کە ئەمە گرێبەستێکە استغلالی هەرێمی کوردستانی تیاکراوە حکوومەتی هەرێمی کوردستانی تیاکراوە و لە ئەمریکاش ئیمزای تۆ لە دنیای بووە سەرۆکی حکوومەتێک بڕوە بۆ وڵاتێکی تر لەوێ گرێبەست بکە بۆ کێڵگەیەکی نەوتی و غازی وڵاتی خۆی ئەی بۆ لە وڵاتەکەی خۆتان نایکەی یعنی زۆر غەریبە زۆر گوماناویە زۆر شەرمەزاریە ئەم جۆرە و زۆر مەترسیداریشە لەبەر ئەوە هیوادارم ئەزمەیەکی نوێ لەگەڵ عێراقا دروست نەبێ و هیوادارم موچە بە تایبەتی پارێزراو بێ لەو ئەزمەیی کە لەم جێژەڵۆکەیی کە دروست بۆتەوە دیسانەوە موچەتیا پارێزراو بێ و هیوادارم ئەم سراع ململانەیە لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە تەنها ڕێگا تەفاهماتە لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێگای تر نییە لە ڕێی ئەمریکاوە یا لە ڕێی رووسیاوە یا لە ڕێی ئەوروپاوە بەتەما بە ڕێگای تر بدۆزنەوە مستحیل شتیوە و چۆن 20 ساڵی ڕابردوو بۆ قوربانی چۆن لە 2013 تا ئەمڕۆ بوو بە قوربانی ئەم گرێبەستانەش یعنی پێشببینی یەکەم کە ئەزمێشی گەورە لە چەند ساڵی داهات لە ئێستەوە تا چەند ساڵی داهات و هەر دروست کاتوە لە نێوان یەکێک لەو ئیدعاانەی کە لە بدایەتی پرۆژەی فرۆشتنی نەوتەوە لە هەرێمی کوردستان وەکو ئەرگۆمێنت و بەڵگەی بناغەدانراویش ئەوە بوو کە نەوت ئەەکەنە چرای خۆشگوزەرانی نەوت پرۆژەیەک نەتیجەکەی چیەوەی ئابووری نەتیجەکەی هەتا دوای بێگومان نەتیجەی ئابووری بیرمانی گوتیان هەموو هاوڵاتیەک ببێتە خاوەن پشک لە کۆمپانیایی نیشتیمانی بۆ بەرهێنانی نەوت و ئەوانە یعنی هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان پشتی هەبێ لەو بیرمانی ئەو ئیدعایەتانە ئەویان هیچی وا دەرنەچوو هەمووشی بە پێچان ئەم دوو گرێبەستەش لە مەسەلەی غازە بە هەمان چارەنووسی نەوتە بێگومان ئەگەر خراپتر نەبێ باشتر نییە بۆ چونکە نەوت بۆ ڕێکی هەبوو جاجارە یان چەند ساڵ نەوتیان پێ هەنا دەکرد بەڵام گازی سروشتی ئەوەشی نییە قابلی دروستکردنی نییە و بۆریە یعنی منفەزی نییە با قابلی دروستکردنە بەڵام منفەزی نییە یعنی جارێکم ئەگەر بۆ ڕێکەش دروست بکرێت بۆ گازی سروشتی ئەگەر تورکیا لێ بکرێتەوە یا تورکیا بۆی هەنار دەبکە دیسانەوەکو نەوتەکە لە ڕێ محکەمەی دەولیەوە بەغا شکاتەکات و زەخت لە تورکیاکە ئێسش تورکیا ملارونیەکی عێراقی لایە غەرامەی ئەوەی کە محکەمەی پاریس حکمیە لەسەری بۆیە ڕێ لە تورکیاش گیرە ڕێ ئێرانیش گیرە ڕێ لە هەر لایەکە گیرێکە ئەوە بکات بۆ لەبەرەوەی عێراق دەوڵەتە لەبەرەوەی عێراق دەوڵەتە ئەمریکاش یا ئەو کۆمپانیا ئەمریکانە چیان ئەوێ عین ئەپیکۆر گرنگەوەی گرێبەستەکەیان کرد دەستیان کرد بەسەر ئەو گازە سروشتیە بەسەر ئەو نەوتەیە لە تۆپخانە و لە کوردەمیر و ئەوانە تەواو بوو بە ناوی ئەوانەوە و قەرار بەدەست ئەوانە ئەم ئیشکالیاتانەش بە هەر ڕێگەیەک بێ مهمە ئەوان مستفید ئەبن لی با حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانیش خەریکی شەڕە چەپۆک بوون لە نێوان خۆیانە ئەوەش لاوازی حکمت و عقلی استراتیجی ئیدارە و دەسەڵاتدارەتی هەرێمی کوردستان ئەخاتە ڕوو بەرامبەر بە بەغدایە کە ئەویش تێوەگلاوە لە گەندەڵی و لە کوردبینێکی زۆر بەڵێ بەدڵنیایەوە تەمان ئەگەر نەوت وەگەر خاص بە شێوەیەکی باش ئیدارە بکرێ ئەوە بەدڵنیاییەوە چرای خۆشگوزارانەوەی چکە لە ئەگەر بە پێچەوانەشەوە بێ کۆکردنەوەی سەرۆت و کەڵک لە نەحمەتەوە ئەبێ بە بێخۆ بە بەڵا بەسەر بەڵێ بەدڵنیایەوە ئەمە تەجروبەی لەو شێوەمان زۆر بینیەوە بەڵام پرسێکی تر کە لەم مەسلەیە هەیە ئەویش ئەوەیە کە ئەم حکومەتە حکومەتێکی بێپەرلەمانە حکومەتێکی کاربارەکەرە دەسەڵاتی ئەوەی نییە اتفاقیاتی استراتیژی کاربارەکەرە دەسەڵاتی ئەوەی نییە کۆمەڵێ ئیشی استراتیژی بکە و کاربارەکەر ناوەکەی خۆی بەخۆی وێتی کۆمەڵە کاری دیاریکراو لە ناو حکومەتەکە بەڕێوە ئەبا بەڵام ئەم عقدێکی لەم شێوەیە گرنگ کە پەیوەستە بە سەروەیەکی وەتانی گەورەوە و ئەم سەروەیە تەنها مڵکی ئەم جیلە نیە مڵکی جیلەکانی تریش عقد لەسەر ئەماکە ئەیجا پرسیارەکە ئەمەیە بەڕاستی ئایا هیچ محکەمەیە قانونێک دەتوانێت ڕێگە لەمە بگرێ حکومەتێکە بە هەموو پێوەرێکی حکومەتداری ئەم شرعەتەی نییە گرێبەستێکی لەم شێوەیە بکە بەڵێ دادەکانی محکەمەی اتحادی چ هەرێمی کوردستان چ تحکیمێکی دەولی
ئەوەش تەفسیری ئەومان بۆکە بۆچی یەکێتی و پارتی ڕێک ناکەون لەسەر پێگەیاندنی حکوومەت لەبەرەوەی ئەم مۆدێڵی ئێستیان بەدڵە حکوومەت کاربڕێکەرە پەرلەمان پەشی کەوتووە واتە حکوومەت کەس نییە محاسبەیکە لەولاوە قەرار و دەسەڵات لە حکوومەتە بەدەست پارتیە سەرۆکی حکوومەت ئەو کەسەیە کە پارتی ئێوێ هەتا ئەبەت سەرۆکی حکوومەت بێ لەولاوە یەکێتیش مستەفیدە و شەریکە لەگەڵیا بەڵام لە پشتی وەکوڵی واجهەکە زیاتر پارتیە لە مۆزوعە بۆیە یەکێتیش مستەفیدە بۆیە ئەم دۆخی ئێستیان ئاوا بەدڵە کە بەردەوام بێت و بڕوا نەک ئەوەی کە حکوومەت تشکیل بێ و پەرلەمان کارابێ و پەرلەمان محاسبەی بکە و لێ پرسیینەوە و سەرێشەی بۆ دروستکات و بە دوواداچوونی بۆ بکات و ئەو جۆرەشتانە لەبەر ئەوەیە ئەم دۆخە ئەم تەوقیتە ئەم جوغرافایە ئەم کاتە بۆ ئەوان گونجاوەکە ئەم گرێبەستەی تیا بکەن و با مخالفەی یاسا بێ با مخالفەی دەستور بێ با مخالفەی سەلاحیاتی حکوومەتی کاربڕێکەر بێ با ئەوانە بۆ چونکە جیهەتێک نییە سزابە و دەسەڵاتێک نییە سزابە دەسەڵاتێک نییە ڕاستی بکاتەوە و ئەمە بۆ ئەمان بۆ بەهەل بۆ یەکێتی و پارتی بۆ بەهەل دەرەنجام بۆ باسیشنەوە ئەکرێت طبعاً کەوا بێت یعنی تحقیقی جدی لەوە بکرێکە یەکێتی نیشتیمانی کوردستان چی دەست ئەکەوێ لە بەرامبەر ئەم ڕازی بوونە بە تەسلیمکردنی گازی سروشتی پارێزگای سلەیمانی کە باس لە 35 ملیۆن دۆلار و ئەوانە ئەکرێ مانگانە بۆ ڕازی بوون لەسەر ئەوەی کە فەرموو ئەوە گازی سروشتیەکەش بە ئەو وەبەرهێنانەی تیا بکرێ یعنی بێ بەرامبەر نییە لەبەر ئەوە ئەم دۆخە ئەمە طبعاً لە ڕووی مؤسسات و دەوڵەت و دەوڵەتداریەوە ئەمە پێوترێ مافیاگەری یعنی ئەمە پێوترێ حکمی عسابە و حکمی دز و چەتە و ئەوانە بەڕاستی و مستەڵەحێکی جیهانی هەیە کە باس لە حکمی پێوترێ حکم السراق یعنی ئەوانەی کە خۆیان دزن و بەڵام حکم و دەسەڵات بەدەستیانەوەیە بۆیە لەوە زیاتر هیچ شتێکی تر نییە بەڵگە لەسەر ئەم قسانەی من چییە پەرلەمان پەکی کەوتووە مخالفاتی دەستوری ئەکرێ مخالفاتی یاسایی ئەکرێ مخالفاتی سەلاحیەتی حکوومەتی کاربڕێکەر ئەکرێ اتفاقیاتی استراتیجی ئەکرێ سەرەت و سامانی وڵات بە شخصەنە ئەکرێ ینی بە ئەوانە ئەمە ناوێنی حکمی دەوڵەت ئەمە ناوێنی حکمی مؤسساتی حکومڕانی نەخێر بە پێچەوانەوە بۆیە ئەم هەلەیان بەڵام باجی ئەم هەلەی ئێستەیان ئەم هەڵەی ئێستەیان باجی زۆر سەختە بێ بەڕاستی باجی زۆر سەختە بێت چونکە دنیا هەر ئەمڕۆ نییە و ئەم بە درێژایی مێژوو ینی ئەوانەی کە ئەم هەلانەیان بۆ خۆیان قۆستوەتەوە بۆ دەسەڵاتدارەتی خۆیان قۆستوەتەوە تەمەنیان کورت بووە بەعسمان بینی سەداممان بینی معمەر قەزافی و لیبیامان بینی سووریامان بینی هەمووی دەرەنجامی ئەم شێوازەیە لە ئیدارە و لە حکومڕانی کە بەڕاستی شێوازی نادەستوریە بۆ خەڵک نییە لە پێناوی خەڵکانیە و ئەوەش بە دڵنیایەوە تەمەنی ئێمە تەجروبەی هەرێمی کوردستانیشمان بینی لە ئیدارەدانی نەوتە ئەو خراپدانی ئیدارەدانی نەوت ئەو علاقە خراپەی لەگەڵ بەغدا و لەگەڵ وەسەتی ناوخۆی عێراقا ئەو دۆخی بەسەر هەرێمی کوردستان هێناکە نزیکی لە 150 خاکەکەی لەدەستدا ئەگەر بێت و زەرەرەکان حساب بکەین مافەسیادەکانی خۆی کە لە دەستیدا ئەگەر بێت و زەرەرەکان حساب بکەین بیان کەین بەڕەقەم بزانین هەرێمی کوردستان چەندی زەرەر کردووە لە 10 ساڵ فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان 30 ملیارد دۆلار و خۆیان قەرزار بووین ئەگەر ئەمانە بکەین بەڕەقەم تو واز لە لایەنە دەرونیەکەی بێنە واز لە کۆچی گەنجان بێنە واز لە کارەساتە ناوخۆیەکان بێنە واز لە شەڕی ناوخۆ بێنە واز لە یعنی ئەم هەموو وەستانی ئیسیسمارات و ئیفلاسی زیاتر لە 3000 مقاول و پرۆژەک وەستانی پرۆژەکان و ئەزمەی اقتصادی و بەتاڵی گیرفانی موچەخۆران و زیاتر لە 35 موچە بفەوتێت و وەستانی بازار و دوکاندارەکان و حرەکەی اقتصادی و یعنی گەندەڵی و فەساد بگاتە ترۆپک و مؤسساتی دەوڵەت ئەسیری گەندەڵی و گەندەڵکارەکان بنەوەوانە هەمووی ئەگەر بیکەی بەڕەقەم ئەمانە کارەتی مێژووی و لە نەکراویان بەسەر ئەم دکتۆر شێرکۆ ئێمە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێم خۆشە دوایین قسەیەکە بتێ بڵێ شتێک من لەم نەپرسیبەتی بفەرموو ئەتوانێت تەنها ئەوەنە ئەڵێم کە ئەبێ موچە پارێزراوە بێ لەم ئەزمێ چونکە تەواو بە بەرچاومان ڕوونە کە حکوومەتی فدرال و حکوومەتی هەرێمی کوردستان کاربەرەکە هەرێمی کوردستان لە ئەزمەیەکی ڕاستەقینەیە بوون پێشتر ئێستا و ئەزمەیە ئەوەنە
ئەکولێتەوە ئەو برینە بۆیە ئەبێ بە هەمومان موچە بپارێزین و نەهێڵین کەسیان توخنی موچە بکەوێ چونکە ئەوە ینی کارەساتە ئەگەر موچە دیسانەوە بکەوێتە مەترسیەوە. بەڵێ زۆر زۆر سپاس زۆر سپاس. بەڵێ بینانی بەڕێز ئەوەی کە گوێتان لەبوو گفتوگۆکردن بوو سەبارەت بە گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دوو کۆمپانیای ئەمریکی لە واشنگتن گرێبەستەکانی نزاکرا و کارێگەری و لەکەوتەکانی لەسەر ئابووری هەرێمی کوردستان بە میوانداری بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەر سەرۆکی پێشووتری لژنەی نەوت و غاز لە پەرلەمانی کوردستان. زۆر سپاس بۆ ئامادەبووتان زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز تا ئەمساتا بینەری بەرنامەکەمان بوون و هیوادارم توانم بێتم لەڕێی گفتوگۆکان لەسەر شتاڕە کێشم و کاتیش خۆش بۆ مولاتە خاست.